بەڵێ من لەبەرەوەی خۆم لە بەشی سینەمای سلێمانی فەرمانبەرم دەرهێنەرەکانی ئەوێ منیان ڕاکێشایە ناو بواری نواندنەوە لە ساڵی 2011 یەکەم کارم بوو کورتە فیلمێکی سینەماییمان دەرکرد بە ناوی قەوان لە دەرهێنانی عەزەدین قادر بوو خۆشبەختانە چەندین خەڵاتی بەدەست هێناوە کارێکی زۆر جوان بوو لە ڕاستیە خۆی دەرکەوتن سەلبی هەیە و ئیجابی هەیە ئەوەی کە لێمان سەندراوەتەوە بێگومان وەکو هەموو کەس ئەیزانێ ئازادیە تۆ ئەو ئازادیە و نییە کە کەسێکی ئاسایی چۆن ئەڕوا بۆ گەشتێک بە ئارەزی خۆی ڕاکە و یاریەکە و یاخود لە بازاڕە ئەتوانی بە ئارەزی خۆت لە شوێنێکەوە بڕۆی چی ئەکڕی و چی پێویستە و مامەڵە بکەیت توجا بۆ ئێمە زۆر خۆش نییە من خودی خۆم لەوەتەی دەرکەوتوم هەر لە ڕوون نایە مامەڵە بکەم کەوتی چەنە ئەگەر مەگەر زۆر بڵین کەسەکە زۆر کۆنتاکم لەگەڵ یا هەبێ گەر مامەڵی شتێ بکەم بڵم ئەوە بە ئەوە نەبی ئەوە نەبێ ئەگەرنا هەر لە ڕوون نایە ئەوەشی کە پێی بەخشیوم خۆشەویستی ئەو جمهورەیە کە ئێستا ئەگەر کەسێکی ئاسایی تەنها کەسی خۆی کەسیەتی بەڵام ئێمە کەسانمان هەیە لە ناوی کوردستان و دەرەوەی کوردستان واتە زۆر کەسمان هەیە ڕەخنەگرتن شێوازی خۆی هەیە ئەمڕۆ هەر کەسێک هەڵەسێ و ڕەخناگرێ ڕەخنەگرتن ئەبێ بزانی لە چی ئەگری و بۆچی ئەو ڕەخنەیە ئەگری بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە ڕەخنەگرتن بۆتە ئەوەی کە کۆمنتێکە و ئیتر فڕێ ئەیە تر چی ئەکا یا چی ناکە ئەمە فڵان شوێنی وایە ئەوە فیسار شوێنی وایە ئەمە شخصیەتی لە دەرەوە وایە ئەمە لە گەڕەکەکە وایە ئەمە لە باز ئەم شتانە دروستکردنین تۆ ئەگەر ئەتەوێت هەموو کەسێک سەحەبی ئەکاونتی تایبەتی خۆی هەیە ئەگەر تۆ ڕەخنت لە خۆم هەیە کە شتێکە ئەزانیت من دروستەکە ئەتوانی بۆ خۆمی بنێرە بە شخصی پێم بڵێ یا بۆم بنێرە بە کۆمنتێک بە دایرێکت بە ماسنجەر بڵێ خاتون تۆ فلانە هەڵەتەیە لەم دوا بە ئەوەت نەمێنێ ئەگەر تۆ بۆ جوانکردنی من و کاری هوەری و بۆ کوردایەتی ئەیکەی ئەگەر تۆ ڕەخنەش بۆ ئەوە ئەگری کە کەسێکە بڕۆخێنی من پێتەڵم هەرگیز ناڕۆخین ئەوەی چۆ بواری هوەریەوە زەحمەتە بڕۆخێ بەعکسەوە ئەوانە زیاتر وای لێکە کە زیاتر هاانەیە بەوەی کە کار بکە هیچ کاتێک ئێمە بۆ ناڕۆخێن بەڵام هەر ناخۆشە دەرونیەن هەست بە ناخۆشیەکەی معناتی ژن زۆر لەوە زیاترە کە تۆ لە کورتە فیلمێکە بە هەمووی چەند کورتە فیلمێک یا چەند کارێک لەسەر معناتی ژنەڕوە ئێمە معناتی ژنمان زۆرە من زۆر پێم خۆشە مادام کۆمەلگای کوردی پێی خۆشە کە شتەکان لەسەر عادەت و تەقالیدی خۆمان بێ ئێمە دۆسیەمان هەیە دۆسی ناودادگا لەسەر ئەوانەی کە کێشەکانی ژیانی ڕۆژانەمان هەیە ئەو دۆسیانە بکرێتە جاریکە هەبووە جاریکە ڕۆح بکرێتەوە بە بەریا و بکرێت بە شێوەی فیلم یا بە شێوەی دراما بدێتەوە بە چاوی بینەردا هەتا بزانن کێشەکانی ژن لە چیا خۆی ئەبینێتەوە زۆر کێشەمان هەیە و هەتاکو کاریشی لەسەر بکرێ هەرکەمە ڕەنگە زۆر کەس بڵێ ئەرێ ژن بوو بەچی ئەرێ باسکردن لەسەر ژن بوو بەچی بەڵام هەر پێویستە چونکە شتێک نییە بڵێ ئیتر لە بەرەوەی کە قسەی لەسەر کرا دوای کوشتنی ئەمە ئیتر کوشتنی تر نایەتێک ئاراوە دوای سووتانی فلان کەس ئیتر سووتان ڕۆژانە ئەمە هەر هەیە بەدزی هەیە بە ئاشکراش هەیە کەم تا زۆر ژنیش بۆ تا پاڵەوانی فیلمەکان یا خود دراماکان چکە بە تەنها لە بە یەک کەس ناکرێ مەگەر فیلمەکە تەنها دەلالت کا لەسەرەوەی کە پیاوێک ڕۆڵەکە ببینێ ئەگەرنە ئەگەر پێویستکە هەردووکانی تایە ژنیشی تایە و پیاویشی تایە بەڵام فکرێکی باشە دیامێ لەمەیە زۆر پێم خۆشە فیلمێک بکرێ یا خود دراما بکرێ تەنها ژنێک ڕۆڵی سەرەکی ببینێ زۆر شتێکی جوانە بێ ببێتە پاڵەوانی سەرەکی ئەو دراما یاخود ئەو فیلمە زۆر شتێکی جوانە بێ ئەگەر کەڕەتێک ژنێک بەتەنها بێت واتە هەردوو کەسەکە نەبێ باجارێک ژن ئەو ڕۆڵە ببینێ من بخۆم کەسێکی ڕووخۆشم هەمیشە زەردەخەنە لەسەر لێومە بۆیە پێم خۆشە عکسی ئەم ڕووە ڕۆڵ ببینم واتە ڕۆڵێک ببینم تونند و تیژی بێ تووڕەیی بێ ژنێکی ڕق بێ زیاتر حەزم بەو دەورانەیە بیبینم لە دراماشە اقتراحێکی وان بۆ هاتە بەردەم
وتیان دەوری پارێزەرێکە ببینە و زۆر پێم خۆشە بەڵام جارێک هەر قسەیەک بوو کرا ئەتەر ئەگەر ئینشاءڵڵا ئەو سینناریۆیە هاتە بەردەستم و بۆ زۆر بە جوانی بەتەمە ئەوڕۆڵە بینم چکە خەونک و خیاڵێکی خۆمەکە بە پێچەوانی خۆمەوە ڕۆڵێکی کە ببینم. تكبير الله أكبر. ئەوڵا لە ڕاستی هەموو کارەکانی خۆم لا جوانە هەمووی باش بەرجەستەشم کردووە بەڵام گرنگترین کارم کورتە فیلمی دوچارە روز بوو کە پڕمە ئاسات بوو زۆر ڕۆڵێکی جوان بوو ینی کەتر کە دوایی کە فرۆشتیانم بە کەسێک تۆ لە خەون و خەیاڵێکای من کچێکی بڵین قەیرەیەکیش بووم بە هیچ شتێ ڕازی نابووم لە ماڵی خۆما و هەر نەشومە کردوونێک ئۆنە دڵم خۆش بوو ژیانم خۆش بوو لە پڕەکە کەوتومەتە بەردەستی کۆمەڵە کەسانێکی چڵکن و ناشرین و پیس و ئەمشتانە بازرگانە پێوەکردەمی تری چارێکم نەمەسەرم هەڵبڕی بۆ ئاسمان و وەک بڵم خوای تر من هیچ هینەکەم ئەمەلێکم بە خۆم نەماوە تازە زۆر بەلامەوە ئەوە جوان بوو بەڵام ئەوەی کە زۆر زۆر لام گرنگە دەنگمە من لە ڕێگای دەنگمەوە زیاتر ناسراوم چکا لە بەرەوەی ماوەی 3 ساڵۆنی و کاری دۆ بم کردووە و هەمیشەش ڕۆڵی سەرەکیم پێبەخشراوە لە بەرەوەی من لە نواندنا باشم دایمە دەوری دایکم پێ دراوە چکە دایک مەعاناتی زۆرتر و تەمسیلی زۆرتر ئەوێ بۆیە دەنگم زۆر زۆر ناسراوە کە ئەچمە شوێنێک ینی کەسانی وا پێیوتم ئەو دەنگە لام خەریب نییە هەر ئەسڵن تەسەورم ناکارسی تەلەفیزۆن بکە کەچی ئەوەیە کرد خواتۆ فڵان کەزنی یان ئەڵێن دەنگ زۆر سەدایەکی تایبەتیە بۆیە دەنگم زۆر زۆر کاریگەری لەسەر خۆم هەیە.